پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان دەڵێت بەرزانی ماوەی سەرۆکایەتی بەسەر چۆ و سەردانەکەیشی بۆ بەغداد تەنها نوێنەرایەتی خۆی و حیزبەکەی دەکات نەک خەڵکی هەرێمی کوردستان. پەرلەمانتاری بزوتنەوەی گۆڕان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق هوشیار عەبدوڵڵا بەیاننامەیەکی بڵاوکردەوە و تێدا ڕایگەیاندووە تاکە دەستگای شەرعی کە نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکات پەرلەمانە و ئەوەش بە بڕیاری بەرزانی پەکخراوە. وتیشی لە ماوەی ڕابردوودا بەرزانی نەک نەیتوانیوە پەیوەندی نێوان هەولێر و بەغداد باش ڕابگرێت بەڵکو هۆکار و سەرچاوە بۆ کێشەکان. هەر لە بەیاننامەکەدا هاتووە چاوەڕێی ئەوەین سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی مەلەفی نەوت و کێشەی موچە یەکلایی بکاتەوە و بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات ئەگەر ناچیتر بە دیار بێ موچەی خەڵکی کوردستانەوە دانانیشن و هەموو ڕێوشوێنێکی یاسایی دەگرنە بەر. ئەو بەیاننامەی وشیار عەبدوڵڵا لە کاتێکدایە کە بڕیارە سبەینێ بەرزانی سەردانی بەغداد بکات و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادیدا کۆبێتەوە.